سڵاو من ناوم ئاکۆ مۆیە شەریف لەدایک بووی شاری هەولێرم و لە شاری سلێمانی گەورە بووم ساڵی 2012 هاتم بۆ وڵاتی فنلەند و نزیکەی 10 ساڵە بێ لە وڵاتی فنلەندم. لە ساڵی 2019ەوە کۆرسی کاری مۆدلینم تەواو کرد. خۆشبەختانە توانیم کە سەرکەوتوو بم تایدا و لە ڕێگای کاری مۆدلیشەوە توانیم کاری ئاکتینگیشی لەگەڵا بکەم و من زۆر سوپاسی کەناڵی ڕووداوەکەم و ئەم شەو میێوانم لە بەرنامەی دیاسپۆرە لە کەناڵی ڕوودا و زانیاری زیاتر لەو کاتەیە ئینشاءڵڵا پێشکەش دەکەین. کاک ئاکۆ مۆیەت شەریف زۆر بەخێر بێ. زۆر سپاس. قۆزیەکەت دەزانم قۆزی هەولێرەیە زیرەکیەکەشت هەر زیرەکی هەولێرە یان سلێمانیشی تێکەوتووە؟ فەرق ناکە بۆ من هەر کوردستانە. باشە زۆر بەخێر بێت. چۆن گەیشتە فینلەندە کاگاکۆ؟ من پێشەکی دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کاگەی من و دەستخۆشی لە کارمەندەکانی کەناڵی ڕووداویشەکەم. من لە شاری هەولێری خۆشەویست لەدایک بووم بەڵام لە شاری سلێمانی بڵێم پەروەردە بووم تا ساڵی 2012. ساڵی 2012 هاتم بۆ هەندەران بۆ وڵاتی فنلەندا تر لێەوە ژیانەکەم دەستی پێ کرد و ئێستاش. فنلەندات هەڵبژارد یا ڕێکەوت بۆ گەیشتەوە؟ بەڵێ فنلەندام هەڵبژارد. هەڵت بژارد. بۆچی هەڵت بژارد؟ هەڵم بژارد لەبەرەوەی حەزم کرد ژیانێکی تاسە دەست پێ بکەم. بەڵێ ئەکتەری لە فینلەندا یەکەم جار کاری ئەکتەریت کرد یا پێشتر کاری مۆدلینگ بوو بە ئەکتەر؟ خۆی ڕاستیەکەی من لە ساڵی 2019 لە ساڵی 2014 بڵێن ئەو چانسم هەبوو کە بۆ کۆرسی لە ئەختیباری مۆدلین یا هەڵبژێردرام توانیم بەردەوام گەیشتە فینلەند. بەڵێ بەڵام لە بەشانەوە کارێک نەمتوانی لەو کاتە بەردەوام بووم. لە ساڵی 2019 دیسان و هەوڵم مایەوە کاتە جارێکیکە ئەو کاتە بڵێن بۆکو مۆدلینگ شەهادەکەم بڕوانامەکەم بەدەستێنا لە ڕێگای مۆدلینگەوە توانیم کە کاری ئەکتەرینگیشی لەگەڵا بکەم. بەڵێ ئەکتینگیشم لەگەڵا کرد. ئیتر خۆشبەختانە توانیم هەردوو ڕۆڵەکە ببینم. ڕاستە لە فیلم و درامای فینلەندی بەشداریت کرد. ئەگەر تۆزێک باسی ئەوە بۆ بکەیت چین ئەو فیلمانەی بەشداری تێدا کردوون کان کامانن؟ لە سەرەتاوە کارێکی ڤیدیۆگرافی فۆتۆگرافەیی بوو لە شاری کۆتکە بەشدار بووم بەڵام لە ڕێگای ئەوە کە ڤیدیۆگرافیش بوو لە ڕێگاوە کەسانی کە سەیری نەتیجەکەیان کرد زانیان کە بڵێن ئەو توانایان تیا هەیە کە کاری ئەکتینگیشی لەگەڵا بکەم. خۆم تەسەوڕم نەکرد ڕاستی لاوەڵەوە بەڵام لە ڕێگایەوە توانیم بچمە زیاتر بەردەم کامێرا و توانای خۆم بسەلمێنم بەرامبەر بە کامێرا و لە تا ئێستا لە 3 زنجیرە درامای فنلەندیا بەشدارم. لەگەڵەوەشە لە 2 فلیمیشە وەکو ئەکتەر بەشدارم. ئینشاءڵڵا لەم ساڵدا دانەیەکیان بەشدار ئەبێت لە ئینتەرناشناڵ فێستیڤاڵ فیلم بە ناوی فلیمی نۆرماڵی کە ئەدوێ لە بارەی پەنابەرەکان لە ئەوروپایە بەگشتی. لەم لە هاوینی ئەم ساڵیشدا ئینشاءڵڵا 2 پرۆژەی کەم لە بەردەمایە و هەر لەم ساڵدا لە مانگی نوێنەرایەتی وڵاتی فنلەندا ئەەکەم لە ئیندۆنیزیا لە پێشبڕکەیەکی نێودەوڵەتیە کە نزیکەی 60 وڵاتی ئەوروپی تیا بەشدارن مستەر گلۆبال. من بەشانەزیەوە توانیم کە ئۆسترین پیاوی جیهان هەڵدەبژێردرێ. بەڵێ مستەر گلۆبال بۆ ساڵی 2022 ئەگەر بێت و ئەم وەزعی ئێستایی جیهان بهێڵێت من توانیم ئەو خەڵاتە بەدەست بێنە مستەر ستایل لە ڕێگای ئەوە توانیم کە بمە نوێنەری وڵاتی فنلەندا کە تا ئێستا هیچ کەسێکی غیرە فنلەندی نەیتوانیوە بڵێن. دەمەوێت دوای لەسەر ئەوە ڕابوەستین بەڵام لەو درامانەی کە بەشداریت کردو زنجیرە دراما ڕۆڵت چێ لە نێو زنجیرە دراماکان؟ خۆی لە سەرەتاوە کە دەسم پێ کرد من بە ڕۆڵی بچووک دەسم پێ کرد چۆ بڵێن تاکید هەموو کەسێک کە دەست پێکا بێت لە ڕۆڵێکی بچووکۆ دەست پێ بکە بۆ ئەوەی کە ئەو توانای خۆت بە تەواتی بسەلمێنێ بەرامبەر بە کامێرایە. لە یەکی لە زنجیرە درامەکانە دۆکۆمنتاری بوو کارێکی دۆکۆمنتاری بوو کە ڕۆڵی تەواوی حەڵقەی یەکەم هەر خۆم دەورم تیابینی کە ئەویش کارێکی خێرخوازی
بردننی شتومەک لە وڵاتی فنلندەوە بۆ ئاوارەکانی سووریا بوو بەڵام بەبێ ڕێپلیک هیچ قسەیەک بکەیت بەبێ قسەکردن لە درامەکەیە دۆکمنتاری بوو لە دانەیەکی کەشیانە چۆن بڵێن کەسێکی چۆن بڵێن کەسێکی غەدر لێکراوم چۆن بڵێن وەکو ئایلەیەکی پەناهەندە لە ئەوروپایە دەورم تیابینیوە ئەویشان هەر لەم ساڵدا کەوتوتە پەخشکردن لە تەلەڤیزیۆن و لە چەندین زنجیرە درامای تریشە بەشداریت کردووە. مستەر ستایل من یەکشت دەمەوێت لێ تێبگەم مستەر ستایل لەگەڵ مستەر فینلەند فەرقیان چییە؟ من لەم ساڵ لە مانگی هەشت ئەفو ساڵی 2021 لە مانگی هەشت بەشدار بووم وەکو کوڕە مۆدێلێک لە هەڵبژاردننی شازوانی ئافرەتان وەکو کوڕە مۆدێلێک کە تەبان هەڵبژاردننی شازوانی کوڕیان ئافرەتن بووینە نەخێر بەر لەوە وەکو کوڕە مۆدێلێک بەشدار بووم لەوێ چۆن بڵێن هەموو هەڵبژاردننی شازوانێک ئەبێ تەڕەفی بە ڕەگەزی بەرامبەریشی لەگەڵا بێ بۆ جوانکردنی مەراسیمەکەیە. بەڵێ من لە مانگی هەشتی 2021 منیان هەڵبژارد وەکو لیژنەی دادوەر بۆ هەڵبژاردننی شازوانی گەنجان لە خوار 25 ساڵ. من بخۆم بەلامەوە سیر بۆ بەڕاستی بەڵام لەخوا بەسیا بتوانیم ئەو دەورەش بینم کە وەکو لیژنەی دادوەر دانیشم بۆ گەنجان. لەوە توانیم سەرنجی بەڕێوبەری کارەکانم تیمۆ ساڵ مێسمە لێرەوە دەستخۆشی لەکەم سوپاسی یەکەم کە زۆر پشگیریم بووە. توانیم سەرنجی لیژنەی دادوەر ڕاکێشم بەوەی کە من شوێنی خۆم بکەمەوە لە فیناڵی 2022 شازوانی کوڕان. لە شازوانی کوڕانە شازوانی بڵێن مستەر ستایلیشێ مستەر ستایل واتە جوانی سەرنجڕاکێشی و دواتە سەرنجڕاکێشی بەرامبەر بە کامێرە واتە نواندنی کەسایەتی خۆت بەرامبەر بە کامێرە ینی ئەمان پێوترێت جوانێکی سەرنجڕاکێش لە جلوبەرگ بەرامبەر بە کامێرە لە ئەوەی کە مستەر ستایلی بەدەستێناوە لەگەڵ ئەوەشە کە بڵێن خەڵاتی هاوڵی شازوانیشی بەدەستێناوە ئەویش کە من بووم لەخوا بەزیابێ توانیم لە ڕێگایەوە ئیتر نوێنەرایەتی وڵاتە بەدەست بێنم. زۆر باشە کە بوویە مستەر ستایل ئێستا شتێک دەگۆڕێت لە ژیانی تۆ لە فینلەند دەرکەوتنت لە پێش کامیرا لە شوێنە گشتیەکان چی گۆڕاوە؟ ڕاستی هەستێکی خۆشە تەبعاً یەکەم بۆ من و بۆ هەموو ئەو کوردانشی کە بەلایەنە خۆشە تەبعاً لە بواری ڕێکلامینگیش هەر تۆ بەرەو پێشچوونێکە بۆ خۆی لە بواری بزنس لە بواری ڕێکلامینگ و بەڵام تۆ شەرتە بزانیت کە ئەو بواری ڕێکلامینگە لە چه حدێکە ینی سنووری خۆت نەبەزێنی کە بڵێن لە مستەر ستایلی کە یاوەتە شازوانی یانەوەتە کاری مۆدێلینگەکەی بزانی تا چه حدێک ئەڕۆیت ینی ئەمە زەڕورە بۆ سنوورێکەوەنیە سنوورێکەیە من دەمەوێت لەسەرەوە ڕابۆستین ئێستا ڕەنگە لە کوردستان هەبێ گویان لێبێ ئەو ماوەیە لە کوردستان بەرامبەر مۆدێل و ئەوانە زۆر هین هەیە ینی هەستێکی زۆر خراپەیە زۆر قسەشی لەسەر دەکرێت چ شتێکەیە کە پێت وایە سنوور بەزاندنە ڕەنگە لە کوردستان ئەو سنوورە بەزێنرابێ بۆیە بڵێن مۆدێل و ناوێکی زۆر باشی نەماوە لەوێ چونکە لێرە لە ئەوروپا ئەمە شتێکە ڕێزی دەگیری وەکو خۆشێت ڕێکلامی زیاترت دەست دەکەوێت و پیشەیەکە خەڵک ئەو پیشەیە هەیە لێرە چ شتێک هەیە سنوور بەزاندنە لەو بوارە ئێوەدا؟ وەی کاگێ من ئێمە کە بڵێن لە ناحیەی کوردەواری کولتورەوە ئەگەر بێت و باسی مۆزوعەکە بکەین زۆر فەقەڕێتری لێبێتەوە من ئەگەر تەبعاً من سەبارەت بەخۆم ئەو قسەیەکەم ینی خەڵکی تر ئازادە بەڵام تۆ لە ئەوروپایە بەتایبەتی لە ئەوروپایە تۆ ئەگەر شەهادەیەکت نەبێ یان وەتە ئەگەر تەجروبەیەکی باشت نەبێ ناتوانی کارێکی ڕێکلامی بکەیت یانەوەتە سەرنجی دەرهێنەرەکان بۆ خۆڕاکێشی یانەوەتە کارێکی ڕێکلامینگ بکەیت یان ببیتە مستەر ستایل ئەبێت تۆ تەجروبەیەکی باشت هەبێت لە بەردەم کامێرەیە و خۆ نواندنیش بەرامبەر بە کامێرە خۆ نواندن بەرامبەر بە کامێرە یانی تۆ ناتوانێت زۆر زەخت لە خۆت بکەی بڵێ من ئیل لە ئەو دەورەیە ئەبینم یعنی ئەبێ ئەو کەسایەتی لە تۆیە هەبێت ینی چون ئەو کەسانی کە بە کۆرسەکە ئاڕۆن بە کۆرسی مۆدلی ناڕۆن یان ئاکتینگ تەبعاً فێرەکرێت کابرات ینی لەوە ئاچێ و کەسە بزانێت لە کاتی خوێندنی دەرسەکە یان کۆرسەکەیە ئەو شتە لەوە مەوجود نییە کە مەوجود نەبوو بکشێتەوە باشترە چونکە لەوە ئەچێ لە مستەقبەلە ینی سەرکەوتوو نەبێت هەیە هەست دەکەیت لەمەدا هەڵەکراوە نیە لە کوردستان
من نازانم لێوێنە ژیاوم ڕاستی و من زۆریش متابعی ئەو باشە مۆدیلانی وێناکەم. زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ. ئاکۆمایەت شەریف مستەر ستایلی 2022 فینلند ئەکتەر و هاوڵی دومی کۆسترین پیاوی فینلند مناڵم شاجوان چکەس دەکەم بۆ پیاو کۆست ڕاستەوە خۆشترە زۆر سپاس زۆر سپاس بۆ کە لەگەڵم زۆر سپاس.